سەحرکردن دوو لە ڕووجەناب لە ڕێگەی پشیلە و سەگەوە ئەکرێت؟ واللهی من ساحیر نیم هەتا بڵێم ئەکرێت، بەڵام باوەڕت هەبێت ساحیرەکان ئێستا بە هەموو وەسیلەیەک هەوڵ ئەدەن ماڵی خەڵک تێک بن، بەڵام دڵنیا بنەوە ئەگەر خوای گەورە ویستی لێ نەبێت هەرچی ساحیر هەیە سحرت لێ بکە هیچ تەسیرێکە تێ ناکات. مامۆستاگیان سێنزە ڕۆژ پێش ئێستا کامێرەمان هەیە، لە کامێرەکە لێمان ناوەتەوە سعات 3:52 شەو دوو لە ڕووجەنابتان سەگێک دێ ڕێک دێت بۆ بەر دەرگای ماڵەکەمان، تۆزە باخچەیەکی بچووکەیە ئەوە 2 مەتر بە 6 سانتیمێکە بێت، دوو سنۆبەری لەوێ مامۆستایەت عەرزەکە هەڵە کۆڵێت عەلاگەیەک 4 پارچە گۆشتی تایە، گۆشتەکان تۆزە درێژن عیب نەبێت، لەگەڵ پارچەی هێسقانە گرێ دراوە. ڕەگەکە دوو لە ڕووجەنابتان هەڵیەکەنێ و ئەیکاتە ژێر گڵەکەوە، ئەیکاتە ژێر گڵەکەوە و دوای 13 ڕۆژ هەموو 3 ڕۆژە بێ هەستمان بە بۆنێک کردووە کە هەست بە بۆنێگەکەینوانە دواتر خێزانم ئەچێتە دەرەوەوانە سەیرەکە ئەبۆنەکە زیادە بێ، هەمان شت هەمان ئەو سەگەیەتەوە ئەو گڵە هەڵکۆڵێتەوە کە خێزان نەچێتە دەرەوە سەیرەکاوانە و عەلاگەیەکە لە گۆشتی تایە و لە بنگڵەکەن دراوە و ئەوش دەیەوێت دەریکاتەوە. بەس مامۆستا پێشتر خێزانم قورعان خوێنە و دایم سوڕەی بەقەڕەژە خوێنێ، لە ڕەمەزانە کە خەتمی قورعانی خوێندووانە سوڕەی بەقەڕی نەخوێندوێتەوە، دوێنێ خوێندوێتەوە کە ئافوو ئەمڕۆ خوێندوێتەوە، لەگەڵ خوێندوێتەوە ئەمڕۆ سەگەکە هاتووە لای بەرێتەوە، هاتۆتەوە بۆی بۆ گەنی کردبوو مامۆستا. جا ناشزانم تۆزێک ناڕەحەتیشمان بۆ دروست بووە. هیچ مەترسن قوربانگیان، هیچ مەترسن. ئەو شتێک کەوا سەگەکە دەری کردووە ئایا هەتای سەش لە بەردەم دەرگاکەتانە؟ وەڵای مامۆستا تەلەفۆنم بۆ مامۆستایە کرد، وتی جارە دای بنێەوە و باڕوقەیەکی شەرعی بەتاڵ ببێتەوە ئەگەر شتی وا بوو بێت. هێناومەتەوە مامۆستا هێناومەتەوە لە 100 لێترم کردو و گڵم بەسەراداوە و وتم هەتا پرسیارێکەکەم. هیچ مەترسێ قوربانگیان، هیچ مەترسێت بە ئیزنی ئەڵڵاه، هیچ یعنی هیچ کێشەیەکتان بۆ دروست نابێت. بە مامۆستا عەفوم کە کامێرەکەمان لێدایەوە سەگەکە چۆن هاتووە بە چ شێوازێک هاتووە کە شاردوێتیەوە هەمان شێواز ڕۆیشتوتەوە ئەو بەری ماڵەکەمانەوە و لەو بەرەوە بە ڕێگاکەی خۆیدا ڕۆیشتوتەوە. ئەبێت قوربانگیان بەسی ترەوە قەلەق و ترسێکە تۆزێک خەریکە حەقیقەتێکتان بۆ دروست دەبێت ئینشاڵڵا واژ نییە، زیاتر دەڵێن لە مریشی ڕەشە ئەیکەن، ئیتر نازانم وا بیاننا ئەگەر واش بێت بە هەر حاڵێ سوڕەتی بەقەڕی بەسەرا بخوێنن ئینشاءڵڵا بەتاڵ ئەبێتەوە و هیچ کێشە و ناڕەحەتی شتان بۆ دروست نابێت. مامۆستا مامۆستایەکی هەر زۆر کەسێکی نزیکی خۆمان هەیە، زۆر کەسێکی بەدینە و هەر خزمیشمانە، ئەگەر بێت ئاەتێک و بەسەریا بخوێنێ و بەتاڵی ئەگەر شتێکی وا هەبوو بێ کێشە نییە، بەلەی بزانێ زۆر باشە، خوای گەورە پاداشی باتەوە. دەستەکانت خۆش بێ مامۆستاجیان، لەخوا بەزیابێ ئێمە زۆر پابەندین بە دینیشەوە، هیچ مەترسن برا بەخوا هیچ جێگەی قەلەقی نییە. دەستەکانت خۆش بێ مامۆستاجیان، خۆشمان دەوێ. جەزاکەڵڵاهو خێر. بارەکەڵڵا فیکم، خوا سەربەرزتان کە